مناو عمر توفیق کەریم لە شاری هەڵەبجەی شەهید لەدایک بووم ساڵی 1950 لە سلێمانی زان کۆلێجی کشت و کاڵیم تەواو کرد پاش ئەوەی کەوا تەواو بین چەند ساڵێک چین بینمە پێشمەرگە پاش ئەوەش ڕوومان کردە هەندەران. بێمەگر بێمە سەرباسی تابلۆکانم ڕاستە تابلۆکانم زۆری بەڕای سروشتە ئەڕوات دیمەنی جوانی کوردستان و دەکانی کوردستان هەستێکی زۆر جوان بە من ئەیە هەستێکی خۆش بە من ئەیات بێگومان دوای 39 ساڵ گەڕانەوەم لە ئەڵمانیا لەوێش کولتوری ئەوێش هەندێک کات تەسیری تێکردوم بەوەی ئەوەی کەوا لە وڵاتە ژیاوم بەڵام هەمیشە هەوڵماوە کولتوری کوردی و هونەری کوردی تێکەڵای هونەری ئەوان بکەم. ئاوی بەلای منەوە شتێکی زۆر خۆشە یەکەم جێگاو ناگرێ دووهەم لە بەردەست هەیە سێهەم تۆ هەستی بەخۆشیەکەیەکەی من کە دەیکی کوردستانەکەم و یەک خان و ئەەکەم بۆیەکی شینی داخەمە سەر یا زەردی خەمە سەر ئەو بۆیە بڵاو ئەبێتەوە بۆ وەرەقەکە شتێکی جوانەیە ڕەونەقێکی جوانەیە زۆر بە ئاسانی ژێ بەدەسەوە منسا ئەوە تا لە بەردەمی خۆتان ئەو گوڵەم کێشاوە توانە سەیریکەن چی دەرئەچێ پاژەوەی کاوە شک بووەوە ئەمەش کۆمەڵێک لە ئیشەکانمانە کۆمەڵێک جانەوەرن کۆمەڵە جانەوە تەیرێکە بۆ نمونە ئەسپێکی عەرەبیە من ناتوانم هەموویتان پیشان بم بەداخەوە بەڵام ئەتوانم هەندێکیتان پیشانم ئەمەش تووتیەکە ئەمەش پەڵپو سلێمانکەکەی لای خۆمانە باڵندەیەکی پیرۆز لای خۆمان زۆر حەزم بە گوڵە بەڕاستی عاشقی گوڵم ئەو کاتێککە لە ئەڵمانیا شابووم باخاتێکی خۆشم بوو جۆرەها گوڵم تا دروست کرده بوو ئەمە بۆ نمونە گوڵاڵە سوورەکانی لای خۆمانە ئەوەی کە منیش دەسم بێت چمکیشی پچکۆلەی خزمەتە بیکەم بە نەتەوەکەم ئەویش بە ڕێگای هونەرەکەمەوانێ هیوادارم بتوانم ئەو کەلێنە پچکۆلەیەش پڕکەمەوانێ کە خۆم مەبەسمە کەلێنەکەی منیش ئەوەیە کوردایەتی و نەتەوایەتی بگەینمە هەموو ئەو کەسانی کە حەزیان لە هونەرە و حەزیانەوەی کەوا کورد بناسن.